هاوڕێیانی خۆشەویستم بینەرانی کەناڵی بریز ڕەسوول لە شوێنێکی نایاب و دڕفێن لەگەڵتانم لە چیلی واکس لە پارێزگای بریتیش کۆلۆمبیا بۆ باسکردنی بابەتێکی نوێ و ئاشناکردنی ئێوەی ئازیز و خۆشەویست بە چەند خاڵێکی زۆر گرنگ کە دەتوانن ویزەی خوێندن وەربگرن و بگەن بە وڵاتی کەنەدا و لە زانکۆ و کۆلێژەکانی وڵاتی کەنەدا خوێندنی خۆتان درێژە پێ بدەن و باشترین سێرتیفیکەیت دیگری بەدەست بێنن. لەگەڵ کەناڵی بریز ڕەسوول هەموو زانیاریە نەبیستراوەکان دەبیستن و فێری هەموو شتانە دەبن کە تا ئێستا زانیاری دروستان بەدەست نەگەیشتیا. با بەیەکەوە سەرنج بدەین و سەرجەم خاڵەکانی وەرگرتنی ویزەی خوێندن لەگەڵ بریز ڕەسوول فێر ببن. لە ڤیدیۆی ڕابردوو باسی هەموو ئەو خاڵانم بۆ کردن کە چۆن ئۆفەری خوێندن لە زانکۆ و کۆلێژەکانی وڵاتی کەنەدا وەردەگرن. ئەمڕۆژ هەموو ئەو خاڵانەتان بۆ باز دەکەم بۆ وەرگرتنی ڤیزەی خوێندن، کەواتە ئێمە ئێستا لە بەشی دووەمین. لە دوای وەرگرتنی ئۆفەری خوێندن ئێستا کاتی ئەوە هاتووە دۆکیۆمنتەکان پێشکەش بکەین بە حکوومەتی کەنەدا و داوای وەرگرتنی ڤیزەیان لێ بکەین. بەڵێ، یەکەمین شێت کە پێویستت پێیەتی سکانت کۆپی ئۆف یۆر پاسپۆرت. کۆپیەک لە پاسپۆرتەکەت سکان بکە بە شێوازێکی جوان بە دیقەیەکی بەرز بۆ ئەوەی بخوێندرێتەوە. خاڵی دووەم وێنەیەکی خۆت، وێنەیەکی معاملات وەکو وێنەی پاسپۆرتت بێت. ئەویش سکان بکە، ڕسمی مەگرە لەبەرەوەی هەر یەکێک لە دۆکیۆمنتەکانت هەندێک جار فۆتۆیەکی دەگری بەڵام کاڵ دەردەچیتن و لە کاتی تەقدیمکردن ناخوێندرێتەوە بە جوانی و دەبێتە هۆکاری ئەوەی ڕەفزی وەربگری. خاڵی سێیەم ئەو ئۆفەرەیە کە لە کۆلێژەکە یاخود لە زانکۆکەی وڵاتی کەنەدا وەردگرت بوو. خاڵی چوارەم بڕوانامەیەکی ئەکادیمی خۆت. جا هەر بڕوانامەیەکت هەیە، بۆ نمونە بڕوانامەی پۆلی 12. خاڵی پێنجەم بڕوانامەی زمانی ئینگلیزی. هەر تێستێکت کردێ، بۆ نمونە تێستی زمانی ئینگلیزیت لە ئایەلتس کردووە، بڕوانامەکەی سکان بکە و بە دیقەیەکی بەرز لە ناو فایلێک دایبنێ. خاڵی شەشەم ستەدی پلان، نەخشەی خوێندنت لە وڵاتی کەنەدا چییە و چۆنە، بۆچی دەتەوێت لە وڵاتی کەنەدا بخوێنی، بۆچی ئەم زانکۆیە یا ئەو کۆلێژە هەڵبژاردووە لە وڵاتی کەنەدا. دەبێتن هەموو ئەو بابەتانە ڕوون بکەیەوە و بە شێوازێکی جوان، ئایدیایەکی بەرز، هەروەها بە زمانێکی پاڵاوی ئەدڤانس لە ئینگلیزی ستەدی پلان بنووسن. خاڵی هەفتەم بانک ستەیتمنتە، کەشف حیسابی بانکەکەت دەبێتن بڕەپارەیەکی ئەو تۆی لەسەربی کە بیسەلمێنی دەتوانی تێچووی خوێندنت بدەی و خوێندنی دیپلۆمات لە کەنەدا تەواو بکەی. هەروەها برەپارەیەکی ئەو تۆ لەسەر بانک ئەکاونتت بی بۆ تێچووی ژیانت لە ماوەی 2 ساڵی خوێندنت لە کۆلێژ لە وڵاتی کەنەدا. دواتر دێ سەر ئەپلیکیشن فۆرمەکان، ئەپلیکیشن ڤیزە فۆرم. پێش ئەوەی بتوانی ئەکسس بی بۆ ئەپلیکیشن ڤیزە فۆرمەکان کە 3 فۆرمە، پێویستت بەوەیە ئەکاونتێک دروست بکەی لە وێبسایتی canada.ca. ئەو دۆکیۆمنتانەی کە باسم کرد بۆ ئەو کەسانن کە سینگڵن، بەڵام بۆ کەسێک کە هاوسەرگیری ئەنجامدابی پێویستە کۆپیەک لە عەقدی زەواج سکان بکەن و ئەپلۆدی بکەن و پێشکەش بە حکوومەتی کەنەدا بکەن لەگەڵ هەموو ئەو دۆکیۆمنتانەی کە باسم کرد بۆ وەرگرتنی ڤیزەی خوێندن. خاڵێکی تر جێگەی باسە کە ئاماژەی پێ بکەم، ئەپلیکیشن ڤیزە فۆرمەکەتان ناچێتە پرۆسێس ئەگەر بێت و ئەو برەپارەیە کە بۆتان دیاری دەکرێت لە کاتی تەقدیمکردنی فۆرمەکان برەپارەیەک بۆ پەنجەمۆر و برەپارەیەک بۆ وەرگرتنی ڤیزەی خوێندنتانە.
ئەگەر بێت و ئەو پارەیە ترانسفێر نەکەن و نەیدەن بە حکوومەتی کەنەدا ئەپلیکیشن فۆرمەکەتان ناچێتە پرۆسێس. لەبێتان نەچێ لایک و سەبسکرایبی کەناڵەکەم بکەن، کەناڵی بریز ڕەسوول لە یوتیوب، بۆ ئەوەی ئاگاداری سەرجەم زانیاریەکانی تر و سەیری سەرجەم ڤیدیۆیەکانی ترم بکەن و سوودمەند بنتیایاندا، بۆ ئەوەی خەونەکانت بێتە دی، بۆ ئەوەی بگەی بە وڵاتی کەنەدا هەمیشە لەگەڵ کەناڵی بریز ڕەسوول بە و فۆکەس بکە سەر کەناڵەکەم، بۆ ئەوەی بە ئاسانترین ڕێگا بە ئاسانترین پرۆگرامەکانی ئیمیگریشن لە وڵاتی کەنەدا ئاشنا بن و بگەن بەم وڵاتە و جارجاریش مەلەوانیەتی خۆشش لەناو ئەو ئاوەش بکەن. لە بەرنامەیەکی نوێ و بابەتێکی نوێ دێمەوە خزمەتتان، سپاردەی خوای پەروەردگار بن و خواتان لەگەڵ.